کامێرەکانی تیشڕەوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان دەدرێنە کەرتی تایبەت و لە ١٨٠ داهاتەکەش بۆ کۆمپانیای جێبەجێکار دەبێت. سوپای ئەمریکا گەورەترین بنکەی سەربازی خۆی لە هەرێمی کوردستان دەگوازێتەوە بۆ کوێیت. وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند ئێران تەنیا 10 هەفتە دوورە لە گەیشتن بە چەکی ئەتۆمی. ساڵتان لەبێت توەم کاتتان باش، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سوپای ئەمریکا گەورەترین بنکەی سەربازی خۆی لە هەرێمی کوردستان دەگوازێتەوە بۆ کوێیت. سەرچاوەیەکی ئاگادار لە سەردانەکەی شانتی عێراق بۆ ئەمریکا ئاشکرای کردووە ئەمریکا بنکە سەربازیەکەی خۆی لە هەولێرەوەکە بنکەی سەربازی هەریرە بۆ کوێیت دەگوازێتەوە. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی ئەخباری لوبنانی کە لە زاری سەرچاوەیەکی نزیک لە قاسم عەرەجی ڕاوێژکاری یاساییشی نیشتیمانی عێراق بۆ سەردانەکەی ئەمریکا بڵاوی کردوێتەوە تا کۆتایی ئەم ساڵ جگە لە ڕاهێنەر ئەمریکیەکان ئەویش لە سەرداوای عێراق و بە ژمارەیەکی سنووردار هیچ هێزێکی ئەمریکا لە سەرخاکی عێراق نامێنێت. ڕۆژنامەکە لە زاری ئەو سەرچاوەیەوە دەشڵێت ئەمریکا بنکە سەربازیەکەی خۆی لە ئەمبار کە عین ئەسەدا بۆ ئوردن دەگوازێتەوە. ئامانج لەو کارەش پاراستنی زیاتر ئیسرائیلە کە هاوسنووری ئوردنە. بنکەی سەربازی هەریر یەکێکە لە بنکە سەربازی ئەستراتیژیەکانی ئەمریکا لە عێراق کە 115 کیلۆمەتر لە سنووری ئێرانەوە دوورە. دوای بەڕێوەچوونی 4 گەڕی دانیشتن لە نێوان ئەمریکا و عێراق لەبارەی ئەرک و ڕۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق، ئەو دوو وڵاتە ڕێککەوتن لە سەرکشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق و مانەوەی ئەو هێزانەی کە تەنیا هێزی ڕاوێژکارین. کامێراکانی تێژڕەوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان دەدرێنە کەرتی تایبەت و لە ١٨٠ داهاتەکەش بۆ کۆمپانیای جێبەجێکار دەبێت. لە بادوواداچوونێکیدا عەلی حەمەساڵح ئەنجامی پەرلەمانی کوردستان ئاشکرای کردووە کامێرا جێگیرەکانی هاتوچۆکە سەرپێچی تیژڕەوی دەگرێت ئێستا دراوە بە کۆمپانیایەک و وەزارەتی ناوخۆ گرێبەستی لەگەڵ کردووە بۆ دانانی 225 کامێرای جێگیر لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و تێچووی پرۆژەکەش 53 ملیار دینارە. ئەو پەرلەمانتەرە ئاماژەی بۆ ئەوەش کردووە لە ١٨٠ داهاتەکەی بۆ کۆمپانیاکە دەبێت و لە 120یش بۆ حکوومەت تا ئەو کاتەی کۆمپانیاکە کۆی تێچووی پرۆژەکە دەردەهێنێتەوە. دواتر ئەم ڕێژەیە پێچەوانە دەبێتەوە. ئەوەش لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا پێشکەشکردنی چەندین خزمەتگوزاری گشتی دراونەتە کەرتی تایبەت لەوانە کۆکردنەوەی کرێی تابلۆی بازرگانی و خاڵە سنووریەکان. جارێکی تر سوپای تورکیا بردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کرد. پێشنیوەڕۆی ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکانی تورکیا شاخی کوڕەژاریان لە سنووری ناحیەی شیراتزێ بردومان کرد. پەیامنێری شارپرێس ڕایگەیاند ئەو شوێنەی بردومانەکە کراوە تونێلێکی گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستانی لێبووە، بەڵام زیانەکان نەزانراون. ئەوەش لە کاتێکدا شەوی ڕابردووش فڕۆکە جەنگیەکانی تورکیا دەوروبەری گوندی هەروریان بە توندی بردومان کرد. هاوکات ماوەی 3 ڕۆژە بەهۆی بردومانەکانی تورکیاوە لە سنووری ناحیەکانی ماسی چەند گوندێک بێکارەبا بوون. ساڵانە سوپای تورکیا بە بیانووی بوونی گەریلەکانی پەکەکە سەدان جار بردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان دەکات و بەو هۆیەشەوە چەندین کەس بوونێتە قوربانی و چەندین گوندی ئەو ناوچانەش چۆڵ کراون. وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند ئامادەن هێرش بکەنە سەر ئێران. بینی گانتس وەزیری بەرگری ئیسرائیل لە میانی لێدوانێکی ڕۆژنامەوانیدا هێرشی توندی کردە سەر ئێران و ڕایگەیاند ئەو وڵاتە بووەتە کێشەیەکی جیهانی. وەزیری بەرگری ئیسرائیل باسی لەوەش کردووە ئامادەن هێرش بکەنە سەر ئێران چونکە بەوتەی ئەو ئێران تەنیا 10 هەفتە دوورە لە بەدەستێنانی بۆمبی ئەتۆمی. هەر بەوتەی بینی گانتس ئێران دەیەوێت تەحەدای ئیسرائیل بکات، ئەویش لە ڕێگەی بەهێزکردنی پێگەکانی خۆی لە لوبنان و غەزە و سووریا و عێراق. لە دوای ڕوخانی ڕژێمی شاو هاتنە سەر حکمی کۆماری ئیسلامی لە ئێران پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە لەگەڵ یەکتری تێکچوو. لەو کاتەشەوە تاوکو ئێستا ئاسایی نەبووەتەوە و هەردوو لا یەکتری بە مەترسی دەبینن بۆ سەر وڵاتەکەیان. سەرۆکی هەرێم و سەرۆک کۆماری عێراق بە سەردانێکی فەرمی و بەجیا گەیشتنە تاران. ئەمڕۆ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بە مەبەستی بەژاریکردن لە مەراسیمی سوێند خواردنی سەرۆکی نوێی ئێران گەیشتە تاران و لەگەڵ سەرۆک کۆماری نوێی ئەو وڵاتە ئیبراهیم ڕەئیسی کۆبووە و تاوتوێی دۆسی هاوبەشەکانی نێوان هەردوو وڵاتی دراوسێ و فتەوکردنی پەیوەندیەکانیان و گۆڕانکاریەکانی ناوچەکە کرا. هاوکات نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم بە سەرۆکایەتی شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەردانێک چۆتە تاران و لە ڕێوڕسمی سوێند خواردنی ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێران بەشدار دەبێت. لە پێشاتێکی نوێژدا لە کاتی پێشوازیکردنی سەرۆکی هەرێم و شاندەکەیدا ئاڵای هەرێمی کوردستان بەتەنیشت ئاڵای ئێرانەوە دانرابوو. ئیبراهیم ڕەئیسی لە هەڵبژاردننی ئەم ساڵدا کە لە مانگی حوزەیراندا بەڕێوە چوو توانی سەرکەوتن بەدەست بهێنێت و ببێتە سەرۆک کۆماری ئیسلامی ئێران. خواتان لەگەڵ.